کەواتە منارەکە لە بابەتی ئاینیش بەکار هاتووە. پێشتر مزگەوت بووە پاشانەکە وەکو بابەتێکی ئاینی لە بۆ نوێژ خوێنان بەکارهاتووە. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن. سەرچاو مێژوەکان ئاماژە دەکەن هەر لەبەر ئەوەشە سوڵتان مزەفەرەدین کە لە دەوروبەری ساڵانی 1992 زایانی ئەو منارەی دامەزرادا کەمەش دەگرێتەوە بۆ سەردەمی فەرمانڕاوی ئەتابەکیان. هەر لەبەر ئەمەش بووە ئەو سەردەمەکی زێڕین بە بۆ شاری هەولێر چونکە لەو سەردەمەدا چەندین پرۆژەی تەلارسازی لە شارەکە ئەنجامدراوە و دروستکردنی مزگەوت بووە و بازاری قەیسەری بۆ خانەقان بووە لەبەر ئەوە لایەنێکی گرنگی بووە لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلامدا. کەواتە ئەگەر بمانێ بە وردی بە دیاریکراوی لایەنی مێژووی منارەی هەولێر دیاری بکەین دەگەڕێنەوە بۆ چ سەردەمێک؟ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ دەوروبەری ساڵانی 1992 زایانی لەلایەن فەرمانڕەوای ئەتابەکیەکان سوڵتان مزەفەرەدین کۆبووری دروستکراوە. تقریبا نزیکەی دەگاتە 800 ساڵ لەبەر کە ئەم منارەی دروستکراوە. دکتۆر ڕۆشنگ ئەگەر لایەنێکی تری منارەکە بۆمان باز بکەیت شێوە ئەندازیەکەی ئێمە دوو کوتلە دەبینین لە ناو هەر کوتلەیەک چەندان نەخشی جیاواز دەبینین دوو ڕەنگی ئەساسیش دەبینین جا لەلایەنی مێژوویەوە هەم دیزاین و زەخرەفەی ناوەوە و هەم لایەنی ڕەنگەکە چۆن پێناسە دەکەیت؟ طبعا ئەو دیراسە شوێنەواریانەی کە لەسەر منارەی چۆلی کراوە زۆربەی دەیسەلمێنن کە منارەی چۆلی جاران شێوازەکەی بزەبت بۆ شێوەیە نەبووە کە ئێمە دەیبینین. طبعا ئێستاکە معلومەکە ئەو سەرەکەی دیارنی نمایە ینی بە حکمی گۆڕانکاریەکانی مێژوو خۆناغە مێژوویەکان یان بوومەلەرزە بووە یان بروسکە بووە زۆر جار دەگوترێ سەرەکەی پەڕیە چۆن دەڵێ. دوو بۆچوون هەیە بۆچوونێک پێی وایە قوبەیەک لەسەری بووە قوبەکە وەکو ئەوەی مناری حەدبا ئەوەی مووسڵ ئەو قوبەیە طبعا لە میعماری ئیسلامی قوبە خۆتان دەزانن شتێکی زۆر باوە لەسەر زۆری منارەکانی ئێستاش کە لە هەولێر و لە عالەمی ئیسلامی لە زال دروست دەکرێت قوبەیەک لەسەر منارەکان دروست دەکەن وایە منارەی چۆلیش ئەو قوبەیە هەبووە بەڵام بە مروری زەمانە ئەو قوبەیە نەماوە ئەوجا ئەوەتە کارە ساتی سروشتی بووە یانیش ئەوەتە ئەو شەڕ و شۆرانە مەسەلەن تۆپ بەکار هاتووە لە هەندێک مەرحەلەی مێژوویی تەسیری کردووە و ئەوەیە با بڵێین قوت کراوە بۆ چونێکی تر پێی وایە هەر بەو شێوەیە ینی بەو شێوەیە بەو عەمودیە هیچ سەرەکەی تەخت بووە هیچی لەسەر نەبووە ئامادەکاری بۆ ئەوی کراوە کەوا شتێک لەسەری دروست بکرێت بەڵام فریان نەکەوتون یانیش ئەوەتە بۆش کاتێکی تر لێگەڕاون یعنی شێوەکەی بۆ بەڵام ئێستاکە بەرزایەکەی کەمتر بوویتەوە هەندێک سەرچاوە پێی وایە منارەی چۆلی لە بیدایەت کە دروست کراوە بەرزایەکەی 40 هەتا 45 مەتر بووە بەڵام ئەوی ئێستا کە لە بەرچاومانە و دیراسی ئارکێولۆژی ئێستا پێمان دەڵێ بەرزایەکەی 37 مەترە 15 مەتر ئیبنکەکەیەتی 22 مەتریش ئی قۆناغی دووەم بیان با بڵێن بەشی سەرەوەیتی ئەو میعماریەکە بە شێوەیەکی گشتی تێیدا بەکار هاتووە زۆر ناوازەیە زۆر دەزڕەنجینی تێدا بەکار هاتووە تەسەور دەکرێت هەندێک لەو تاقانە لە ناوی یعنی شتی زۆر تازە بوون لە پێش خۆی یعنی داهێنانی تازە بووە لە سەردەما تەقلید نەبووە یعنی وەستایەکە نەهاتووە شوێنە چتری دیتبی هاتبی تەقلیدی کردی بیتن یعنی داهێنانی خۆی بووە و تەسەوریش دەکرێت ئەو زەخرەفەی کە ئێستا کە شوێنەواری مایە ئەو زەخرەفەیەش هەندێک ئاەتی قورئانی و شتیواشی تێدا بوو بەڵام ئاەتە قورئانیەکان ئێستا کە بەبەرچاو ناکەون یعنی حتا دەگوترێت لەناو ئەو کەرپوچانەی کە دروست کراون ئەو کەرپوچانە ئەگەر بێ وردی بکەوە لەوانەیە ئاەتی قورئانی و شتیوای تێدابی یا مەسەر ئەڵڵا محەممەد ئەوانەی کە زەخرەفی ئیسلامی زۆر پێی دەناسرێتەوە بەڵام بەوازەحی دیار نەماوە ئەوە طبعاً ڕەنگە بتواندرێتن بە هەندێک ئامێری پێشکەوتووی ڕسم ئەوانە ئەو شتانە پشکنینی لە بۆ بکرێتن طبعاً منارەکە ڕەنگا و ڕەنجیش بووە ئەوە دیارە ینی شوێنەواری ڕەنگەکان مایە ئەو ڕەنگە طبعاً خۆی منارە لە کەرپوچ و لە قسل دروست کراوە هەروەها زۆرە گەچکاریەکی قەدیمیشی تێدا بەکار هاتیە طبعاً قوڕ و گەستێکەڵ کراوە ئەوە پێکاتەی باڵێ وەکو سەمەنتۆیەک لە بینی خشتەکان دادراوە کە پێی دروست کرایە لۆیە بەڕاستی ئەو میعماریە کە دەیبینین لە منارەی چۆلیدا هەیە بەڕاستی دەتوانین بڵێن لە نمونەیەکی زۆر نوێ بووە بۆ ئەو سەردەما و نمونەیەکی زۆر جوان بووە کە بەڕاستی شێوازەکەی سەرنجڕاکێش بووە لە بۆ ئەو کاتە و جێگەی سەرسوڕمانی ئەو کەسانە بووە کە سەردانی هەولێریان کردووە بۆ نمونە نیبۆر کاتی خۆی کە هاتووە کە گەشتیارێکی ئەوروپی بووە لە سەدەی 18 هاتیتە هەولێرێ
باسی مناری چۆلی دەکات دەرێ مناری چۆلی شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێش بوو جوان بووە ئەو کاتە عینەن منارە وەکو ئێستا لە دووری قەڵات هیچ ئاودانێک لە بینی با بڵێین منارە و ئێستاکەەوە ئاودانێکی باشێ تەمان بەس ئەو کاتی کە نیبۆر هاتیە چۆلەوانیەکی تەخت بووە هیچ شوێنەوارێکی ئاودانی لە بینی منارە و لە بینی قەڵا نەبووە زانی بۆ شتێک دەکات دەرێ خەڵک شتەکانیان مناری چۆلیان بەکاردەینا دەیان برد بە هێستر و شتیوا دەیان گواستەوە لەوەی خانوبەرە و شتیوای پێ دروست بکەن هەروەها گەشتیارێکی تریش کە باسی مناری چۆلی دەکات کلۆدیۆس ژیمز ڕیسە کە کلۆدیۆس ژیمز ریز لە سەدەی 19 هاتیتە هەولێر ئەویش بە هەمان شێوە باسی مناری چۆلی کردووە دەرێ لە شوێنێکی چۆلەوانیە شوێنەکە چاردەوری کودەڵی زراعەت و شتیوا بووە هیچ معالیمەکی ئەو تۆ لە دەوری ئەوەکەی نەبووە با بڵێن لە دەوری ئەوەی کە زۆر شیاوی باسکردن بێ لۆیە هەمویان با بڵێن زۆربەی گەشتیارەکان کاتینە بۆ شێوەی باسی منارە دەکەن کە ئێستاکە لە بەرچاومان